لفرمودەیەکە کە ئیمام ابن ماجه هێناوێتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی إن من الناس ناسا مفاتيح للخير مغاليق للشر وإن من الناس ناسا مفاتيح للشر مغاليق للخير فطوبى لمن جعل الله مفاتيح الخير على يديه وويل لمن جعل الله مفاتيح الشر على يديه. پوختەی فەرموودەکە بە کوردی و بە زمانی شیرینی کوردی بە پوختی ئەمەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لەناو خەڵکیدا بەڕێزان تەواوی ئەم مرۆڤانەی کە لەسەر زەویدان من و تۆش یەکێکین لەوان کەسانێک هەن مەفاتیح جەمعە کۆمەڵە کلیلێکن بۆ کردنەوەی هەموو دەرگایەکی خێر. لێرە بوونیان هەیە لەوێ کە دەرگایەکی خێر هەیە ئەمان کلیلێکن بۆ کردنەوەی ئەو دەرگا خێرانە. کۆمەڵە خەڵکێک لەناو هەموو خەڵکیدا کلیلی کردنەوەی دەرگای خێرن. هەروەها داخەری دەرگاکانی شەڕ و خراپەن لە هەر شوێنێک شەڕێکە بێ خراپەیەکە بێ نایاساییەکە بێ ناشەرعیەکە بێ ئەمان کلیلن بە کلیل دەرگای شەڕ دادەخەن. فطوبى لمن جعل الله مفاتيح الخير على يديه. خۆش بە حاڵی ئەو کەسەی کە پەروەردگار دەرگاکانی خێر لەسەر دەستی ئەو دەکاتەوە. دەفەرمێ لەناو خەڵکیشدا کەسانێکن بەداخەوە بە پێچەوانەی چینی یەکەم پەروەردگار من و تۆ لەوانە بپارێزێ کلیلی کردنەوەی دەرگای شەڕ و خراپەن. دەرگاکانی خراپە داخراون بەڵام بەهۆی ئەمەوە دەکرێنەوە. بەڵام دەرگاکانی خێر کە کراونەوە ئەمدایان دەخا لەسەر خۆی و لەسەر خەڵکی. وەیل تیاچوون ڕیسوایی بەدبەختی دڵناڕەحەتی پەشێوی پەشێوحاڵی ناڕەحەتیەکانی قەبر و قیامەت بۆ ئەو کەسەی کەوە پەنا بەخوای پەروەردگار دەرگاکانی خێر دادەخاو دەرگاکانی شەڕ لەسەر دەستی ئەو دەکرێنەوە. ئەم فەرموودەیە لە یەکەم پرۆگرامی کلیلدا دەست پێ دەکەین بەوەی کە تۆ کلیلێکی خێر بە. بەڕێزان کلیلەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی مەفاتیح یەک کلیل نییە بڵێ ئەم کلیلە من بەردەستم نەکەوت و بە من ناکرێ. کلیلەکانی خێر الحەمدولله یەکجار زۆرن سوپاس بۆ تۆ ئەی پەروەردگار. کەسانێکن کلیلن لە ڕووی زانستەوە کلیلی زانستن یعنی خەڵکانێک کە نەخوێندەوارە کە لە تاریکی نەخوێندەواریدا دەژی ئەمان ڕزگاری دەکەن خەڵکی فێری خوێندن دەکەن. لەناو فریشتەکانە بەڕێزان ئەوانەی کە خاوەن کلیلن لە هەموو فریشتەکان گەورەترن. جەنابەت ئایا بیرت کردوتەوە بۆچی جوبریلی ئەمین سەلامی خوای لەسەر بێ گەورەی هەموو فریشتەکانە؟ چونکە یەکەمین مامۆستایە کلیلەکەی ئاسمان دەکاتەوە و پەیامی پەروەردگار لە ئاسمانەوە دێنێت بۆ سەر زەوی. بۆیە جوبریل ئەوەندە بەڕێزە سەروەری هەموو فریشتەکانە خۆشەویستی هەموو ئیماندارانە. میکائیل کلیلی کردنەوەی دەرگای ڕزق و ڕۆزیە بۆیە یەکێکە لە گەورەی هەموو فریشتەکان. مەلەکول مەوت ئەو کەسەی کەوا ڕوحەکان وەردەگرێتەوە چونکە کلیلی ڕزگاربوونی مرۆڤە لە مەینێتیەکانی ژیانی دنیا دەرگای گەورەی قیامەتمان لێ دەکاتەوە. کاتێ ڕوحەکەمان لێ وەردەگرێتەوە مەلەکول مەوت زۆر بەڕێزە لای خوا وەڕ زۆر بەڕێزە لای ئێمەی ئیماندار چونکە کلیلەکە بەدەستی ئەوە دەیکاتەوە دەرگای فراوان و بێکۆتای قیامەتمان لەسەر دەکاتەوە. ئیسرافیل کە لە قورئانە ناوی هاتووە بۆچی ئەوەندە بەڕێزە؟ چونکە کلیلی کۆتاییکردنەوەی دەرگای قیامەتی پێیە. دەرگای شەڕ و خراپە کە لە کۆتایی زەمانە دێت دای دەخا دەرگای خێر و بەرەکەت و پڕدات پەروەری پەروەردگار کە لە قیامەتە دەست پێ دەکا بەدەستی ئیسرافیل دەکرێتەوە.